إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، سلامی خوای پەروەردگار لە هەموو لایەکمان بێ. داواکارم لە خوای تەعالا بخاتن ناوە جوانەکانی خۆی تاعات و عیبادەتی جومعەی مبارەکمان لێ قبول بکە. میوانەکانی ماڵی خوا، نیعمەتەکانی خوای پەروەردگار بەسەرمانەوە ئەوەندە زۆرن لە شماردن نایەن بەڕاستی. خوای پەروەردگار لە باسی نیعمەتێک لە نیعمەتەکانیە لە قورئانی پیرۆزە لە سورەتی نەحل ئاەتی 8 ئەفەرمێ: والأنعام خلقها لكم فيها دفء ومنافع ومنها تأكلون ولكم فيها جمال حين تريحون وحين تسرحون وتحمل أثقالكم إلى بلد لم تكونوا بالغيه إلا بشق الأنفس إن ربكم لرؤوف رحيم والخيل والبغال والحمير لتركبوها وزينة ويخلق ما لا تعلمون. بهندك تێڕامان و تێفکران بکەین لەم یەک دوو ئاەتە. خوای پەروەردگارە فەرمێ: و ئەو نیعمەتی ئەنعام طبعا وڵاخە کرێتەوە، حوشتر، مانگا، جۆرەهای تر لەوانەی کەوا ئێستا لە بەردەستمانایە و لەگەڵمانە ئەژێ، حەیوان و وڵاخ. خوای تەعالا فەرمێ: خلقها لكم، ئەمە خوای پەروەردگار بۆ ئێوە دروستی کردووە، فيها دفء، گەرمتانەکاتەوە لە کاتی سەرمایە، ومنافع، و جۆرەها سوود و قازانجی بۆتان هەیە لەلایەنی خواردنەوە، لەلایەنی سواربوونەوە، لەلایەنی پۆشاکەوە، لە جۆرەها سوود قازانج. ومنها تأكلون ولكم فيها، هەر ئەو وڵاق و حەیوانانەی کە خوای تەعالا بۆ ئێوە خەڵقی کردووە تایە هەیە بۆ ئێوە جوانیەک. کاتێک بەیانیان دەریانەکەن و ئێواران ئەیان هێننەوە، بەڕاستی لەزەت و خۆشیەکی بێسنووری تایە. وتحمل أثقالكم، و بارەکانتان هەڵ ئەگرێ، إلى بلد لم تكونوا بالغيه إلا بشق الأنفس، خۆتان و بارەکانیشتان هەڵەگرێ بۆ وڵاتانێک کە بەڕاستی بە ئاسانی پێی نەئەگەیشتن ئیلا بە ناڕەحەتی نەبێ. ئەمە بە ئاسانی بار و خەڵکی تریش کە سوارێ بێ هەڵیان ئەگرێ بۆ ئەو شوێنانە. إن ربكم، بەڕاستی پەروەردگارتان، لە ڕەئوف ڕەحیم، زۆر بە سۆز و بە بەزەییە بەرامبەر بە ئێوەی مرۆڤ. والخيل والبغال والحمير، ئەمجا خوای تەعالا دانە دانە هەندێک لەوانە باسەکە ئەفەرمێ: ئەسب، قاتر، گوێدرێژ، ئەمانە هەمووی خوای تەعالا بۆی ئەوەی دروستی کردووە لیتەرکەبوها، تاوەکو سواری ببن، هەڵتان بگرێ وەکو خودی خۆتان. وەزینە، و جوانیەکیشە بۆ ژیانتان. ئینسان خاوەنی ئەو شتانە بێ، جوانیەک و ڕازاواییکی تایە، بە تایبەت لەو کاتانەی کە ئەم ئاەتانە دابەزیە. ويخلق ما لا تعلمون، وخوای تەعالایش لە داهاتووە شتێرێک بۆ مرۆڤ دروستەکە کە هەرگیز بە خەیاڵیان نەهاتوو. خوای تەعالا قووەتێک بە ئینسانەکان ئەدا، هێز و هیزر و
ژیریەک بە مرۆڤەکانەدا شتێلێک دروست بکەن کە بە خەیاڵتیشە نەهاتووە. و ئەوە تا ئەمڕۆ ئەیبینین خوای تەعالا جۆرەها سواری، جۆرەها نیعمەتی بۆ خەڵق کردین لە سەر زەویە لەلایەنی بەڕیەوە، سەیارە و ناقیلە و ئەو هەموو جۆرە سواریەی کە خوای تەعالا بۆمانی خەڵق کردووە، و هەروەها لە دەریایشە ئەو هەموو کەشتیانەی کە بە خەیاڵا نایەن بەڕاستی ئەوەی ئەمڕۆ مرۆڤ پێی گەیشتووە تەسەور ناکرێ، و حتا تەنانەت بە ئاسمانیشە جۆرەها ئیش بۆ مرۆڤ ئاسان بووە، کارەکانی مرۆڤ زۆر سووک بووە، ڕێگا دوورەکانی بۆ ئینسان ئاسان کردووە، وەقت و کاتەکانی بۆ مرۆڤ کورت کردوێتەوە بەڕاستی، حتا تەنانەت یارمەتی تشەدا لەسەر تاعات، یعنی ئەوەی کە ئێستا بە سەیارە و بە تەیارە ئەوانە ئەکرێ لە کاتی خۆیان زۆر قورس بووە، لە کاتی خۆیان چەنەها کاتی ویستووە تا تۆ لێرە بگەی بە مەککە، بگەی بە مەدینە بۆ ئەوەی کەوا چێژ لە عیبادەتەکان وەربگری بە حەج و بە عومرە و بە ئەوانە، بەڵام ئێستا بە 2 سەعات و بە 3 سەعات ئەگەی بەو شوێنانە. یعنی ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە، تەنانەت بۆ مزگەوتەکانیش. تۆ لەم پەڕی شارەوە بۆ ئەو پەڕی شار کە ئەگەر بە پێ بچی جاری وایە بە سەعاتێ ناگەی، تۆ بە لەحەزاتێک ئەگەی و ئەتوانی عیبادەتەکانت ئەنجام بدەی، کاتەکانت بۆ ئەمێنێتەوە. ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە بۆ مرۆڤ و بەڵگە و نیشانەی گەورەی پەروەردەگاری مرۆڤەکانە. و زۆر جاریش عەرزمان کردن کە خوای تەعالا لە قورئانە و هەروەها پێغەمبەری خۆشەویستیشمان صلی الله عليه وسلم لە سنەتا جەخت لەسەرەوە کاتەوە کەوان نیعمەتەکانی خوای پەروەردگار بەردەوام ئەبن و زیاد ئەکەن بە شکرکردنی، بەوەی کە لە جێی خۆیان بەکاری بێنی، بەوەی کەوا قەدری بزانی لەو بەڵگانەی کە هەیە وَإِذْ تَأَذَّنَ رَبُّكُمْ لَئِن شَكَرْتُمْ لَأَزِيدَنَّكُمْ وَلَئِن كَفَرْتُمْ إِنَّ عَذَابِي لَشَدِيد. خوا وا بڕیاری داوە، وا قەراری داوە ئەگەر شکری خوای پەروەردگار بکەن خوای تەعالا لەسەر نیعمەتەکانی خوا بۆتانی زیاد دەکا، بەڵام خوا پەناماندا ئەگەر شکری نەکەن کفری بکەن خوا تۆڵەی زۆر توندە، سزای خوای پەروەردگار زۆر توندە بۆ ئەوانەی کە شکری نیعمەتەکانی ناکەن. ئایا ئێمە شکری نیعمەتی سەیارە و تەیارە و باخیرە و سەفینە و ئەوانەمان کردووە؟ شکری نیعمەتەکان ئەوەی ئێستا لە بەردەستی ئێمە هەیە زیاتر، و ئەوەی لەم مەجلیسە دانیشتووە زیاتر سەیارەیە کە زۆربەمان هەمانە بە هەموو جۆرەکانی. ئایا ئێمە شکرمان کردووە؟ ئایا ئێمە قەدریمان زانیوە وەکو پێویست؟ بەتەئکید نە. بەتەئکید ئەتوانم بڵێم زۆربەمان یا زۆربەی مرۆڤەکان قەدری نیعمەتەکانی خوای پەروەردگار نازانن وەکو پێویست، وەکو پێویستی شکری ناکەن. گوێ بگرن بەڕێوبەرایەتی هاتوچۆی هەولێر لە ئامارێکی خۆیان بۆ ساڵی 2017 ئەڵێ 10,300 لە بەس لە پارێزگای هەولێر 10,354 حادیسەی سەیارە ڕووی داوە، 219 کەس بەهۆیەوە گیانی لە دەستداوە. بۆ ساڵی 2018 ژمارەکە زیادی کردووە، 362 کەس گیانیان بەهۆی ڕووداوی سەیارەوە ڕووی داوە، بێجگەل لە هەزارەهایش کە زامارن، هەنێ زاماریشیان هەیە بۆتە مایەی ئەوەی کەوا معەوەق کابرا معەوەق بکاو لەسەر جێگا بیخە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بۆ ساڵی 2018 ئەڵێ لە پارێزگای سلێمانیە 224 کەس بەهۆی ڕووداوی سەیارەوە گیانیان لە دەست داوە و 62شیان ڕەگەزی مێ، جگە لە زامارەکانیش. جاری وهەیە لە جەنگێکیشە
ساڵانە ئەگەر هەموو کوردستان حەساو کە ئیتر ژمارەکە بیری لێ بکەرەوە چەندێکە جاری وایە لە جەنگێکی گەورەشە هەر ئەوەندە خەڵک ساڵانە تیاچی هەر ئەوەندە خەڵک زامارە بێ ڕاستە ئەمە ئەتوانم بڵێم یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی ڕێگا و بانە خراپەکانە خزمەت نەکردنە لەو بوارەوە بەڵام هۆکاری تریشی زۆرە یەکێک لەو هۆکارانەی خۆمانین کە التیزام ناکەین بە یاساکانی هاتوچۆ زۆرێک لە ئێمە التیزاممان نییە بە یاساکانی هاتوچۆ کە لە هەمووی گرنگتر طبعاً مەسەلەی لەسەرخۆییە خۆشەویستەکانم بەهۆی ئەو ڕووداوانەوە خۆشەویستان ئەمنی کۆمەڵایەتی ئاسایشی کۆمەڵایەتی تێکەچێ بیری لێ بکەنەوە ئەو ژمارەی کە باسیەکەین با بڵێن ساڵانە 1000 کەسیش کە زۆر لەوە زیاتریشە لە کوردستانە بمرێ بەهۆی ڕووداوی هاتوچۆ و طبعا نزیکەی 30,000یش بە پێی ئەو ئامارانەی کە هەیە زامار ئەبن و هەندێ لەو زامارانەش طبعا پەکیانەکەوێ بیری لێ بکەنەوە ئەوانە چەندێکی گەنجە تەسەورەکەن زۆربەی ئەوەی کە ئەو حساباتانەی کە کراوە کە بەهۆی ئەو ڕووداوانەوە ئەبن بە قوربانیان زامار ئەون پەکیانەکەوێ لە بینی 15 تا 45 تەمەنیان یعنی بەهاری تەمەنی مرۆڤەکان لەم وڵاتانە بەهۆی ڕووداوی سیارەوە تیاچێ بیری لێ بکەنەوە ئەوانە زۆریان کەسانی کاران لە ناو کۆمەلگا و خزمەتی کۆمەلگاکەن زۆریان ژن و مناڵیان هەیە زۆریان دایک و باوک چاوەڕوانی ئەوانن خوشک و برا چاوەڕوانی ئەوانن ئەوان بەخێویان بکەن یعنی ساڵانە ئەگەر 1000 ئافرەت بێوەژن بکەوێ بیری لێ بکەرەوە چی کارەساتێک ڕۆدا لە وڵات کاتێ بێوەژنی شەکەوێ خۆ طبعا گەنج ناڕوا ئەو بێوەژنانە بخوازێ ئەبێ پیاوی ژندار بڕوا بیخوازێ و خۆ لەم وڵاتەی ئێمەش خۆتان نەزانن یاسا جوانەکانمان چۆنە کە هەرگیز تر ئەو بێوەژنە ئەبێ هەتا ماوە بێوەژن بێ بیری لێ بکەنەوە ئەمە هەمووی کارەساتە چەندین مناڵ بێباوکەکەوێ ساڵانە بەهۆی ڕووداوی هاتوچۆ ئەمە ئەمنی کۆمەڵایەتی تێکەدا لەلایەنی اقتصادیشۆ بیری لێ بکەرەوە چەندێ زەرەری هەیە بۆ یعنی سەرۆت و سامانی خەڵک تیاچێت چەندین سەیارە بە پارەیەکی زۆر ئەسێنرێ و بەهۆی حادیسەوە تیاچێ و فڕە ئەدرێ یا پارەیەکی زۆر ئەخرێتە بە سەری تا چاکەکرێتەوە بیری لێ بکەرەوە کە عیلاجی ئەو کەسانەی کە زامارە بن چەندێ مەسروفی ئەوێ هەیانە بێ ببرێ بۆ خارج و دەیەها دەفتەری لەسەر سەرف بکرێ ئەمە لەسەر تاکە کەسێکی بیری لێ بکەرەوە لە محکەمەکانە چەندین کێشە ڕوئەدا بەهۆی ئەوانەوە و ئەو هەموو محکەمە گشتی سەرخاڵە بێ و مەساریفێکی زۆر زۆری تیاچێ طبعا دەوا و دەرمان و ئەوانە ئیتر خۆتان ئەزانن یعنی ئەگەر بیری لێ بکەرەوە ورد ببیتەوە بەڕاستی ئەمنی اقتصادی شتێکەدا ئاسایشتی ئابووری وڵاتی شتێکەدا ئەمە هەمووی هۆکارەکەی ڕووداوەکانی هاتوچۆیە وەکو باسم کرد هۆکارێکی سەرەکی لە هۆکارەکانی چاک نەکردنی ڕێگاوبانەکانە زۆربەی ڕێگاکانی کوردستان پێوترێ ڕێگای مەرگ من ئەوە ئەزانم ئەوە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە دەستگاکانی ڕاگەیاندن و خەڵکانێکی زۆر بەردەوام هاواریانە لەوە خۆشتان یەکێکن لەوانەیە لە نووسینەکانتانە لە قسەکانتانە بەردەوام ئەوە ئەگەێنن ئیتر ئەوان گوێیان هەیە ببیسن چایان هەیە ببینن ئەوە ئەبێنێتەوە لای خۆیان مەسئولێتەکەی لەسەر شانی ئەوانە و قسەکردنی منیش لەیرۆ بۆ ئەوان هیچ سوودێکی نییە هیچ سوودێکی نییە بۆیە هەر خۆمیشی پێوە مەشغوڵ ناکەم بەڕاستی تەنها ئیخەمە بەرچاو بەڕێستان بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە بە شەکەی ترێتی بە شەکەی ترێتی خۆ تەنها ڕێگابانەکان نییە هۆکاری ئەو ڕووداوانە ئێمەش خۆمان هۆکاری و لەو شتانەیشی کە ئەبێتە مای ئەوەی ئەو ڕووداوانە کەم بکرێتەوە خۆشەویستەکانم بەڕاستی هێمنی و لەسەرخۆییە یعنی جاری وا هەیە ئەبینی خەڵکانێک هەیە ئەڵەی ڕوحی خۆیانیان لێ زیادە
تصورەکەن لە ڕێگای مەرگی سلێمانی کەلار ئام ڕێگایی کە کەلار سلێمانی ئەمە ئەیبینین یعنی کۆستەری وا هەیە سیارەی کۆستەری وا هەیە طبعا من بەهۆی خۆتان نەزانن وەزعەکەی من چۆنەوە هاتو چۆکەم کۆستەری وا هەیە 25 نەفەری پێ واللهی ئەڵێ هەر ئەوە ڕۆژ ئەوە خوێنی هەر 25 بێ بیڕێژن هاوارەکە بە ئاشکرا ئەڵێ کەسی بێ لێمدا سیارەیە بێ لێمدا 25 نەفەرش لەناو سیارەکەیەتی طبعا ئەوە سیارە گەورەکان هەر باس مەکە تەنکەر گڵابە يعني گڵابە هەیە لەگەڵ سیارە ئەو سیارە سەریع و خێراکانە کە قەمەرە و سیارەکانی ترن لەگەڵ ئەوانە پێشبڕکێ ئەکات سایقی گڵابە ئەبێ حادەترین کەس بێ سایقی تەنکەر ئەبێ حادەترین کەس بێ سایقی کۆسەر ئەبێ زۆر لەسەر خۆی بێت چونکە ئەمانەتەکە تەنها خۆی نییە خەڵکانێکی ترشی لەگەڵات طبعا هەموو سیارەیەکیش ئەبێ هەروە بێ هەموو سایقێکیش ئەبێ هەروە بێ بەڵام ئەوان زیاتر چونکە سیارەکانیان گەورەیە با لە هەر سیارەیەک ئیبادەی ئەکا و هەرچی تایەتی هەمووی ئەکوژێ ئیتر بگرە خۆمانیش برا بە ڕێزەکانم خۆمان هەر یەکێ خۆی ئەزانێت چۆنە ئەوەی کە خاوەنی سیارەیە و ئەوەشی کە لەگەڵ سایقا سوارە بێ ئەزانێ وەزعەکە چۆنە لەگەڵ ئەوەیە کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما كي بند الراستقين كان إخوائي أوانا كبسر زوية أقر وبيادش خريبكن لسر خوريكن الله بدا بالرزا كانم أم ديني إيما چند جوانا حساب بول الريكردني شتكا چجا لي خوريني باسكيل يا ماتور يا سيارة حساب بول الريكردني خوشتكا كالريت كد آزاري خلق ندي لسر خوريكن وأقر كسانك شان بن لشانت بيش برقيت لقلاب كان بيانا بتكن قرى تو عليه السلامة تو لقلاب أنا بيش برقي ناكي تو ناكي بتب حالتك خوتو خلقي ترش بخيت خطرياته أولا منهجي إسلام أمل لكويو ما ترسواركاني ناو شار لكويو كجياني أن لخلق تيك داو كبياوكي وكو ماما خليفة بونمنا كهزارها خلق سودي لي ورقرد بهوي حادثيكي او چندين مان بلكو سال اكثر جگا كود ومصاريفكي زور وعزيتكي زور وماندوبونكي زور يعني من راس كارساته كابرا سايقي سيارة كاو فل سرخوشو عرق اخوة سواري سيارة ابيو لولاتكي بياسايا كولاتي اما بياسايا لولاتا كانت ترى نالجتيوا حتى اولاتاني كعرق خواردن تيا حرام نيه اشتواء قبول ناكل خوي تعالى فرمي ولا تصعر خدك للناس ليولا خلق هالمقرتنا ولا تمشي في الأرض مرحا بس زوياكاتي الريكي والريمك كأنه أم دنيا هي تويا حتى هي تويا باش يوازيك كبأدبي في وديار ببرامبر بنعمتك كاني خوي پروردگار اما بوري كردني كي آساي اي سيارة اي دي خوريني سيارة ماتور وباسكيل وتيارو او شتانيتر وبيغمر إخوة صلى الله عليه وسلم لكاتك كلا عرفات دابزي برو خواروا طبعا وكو لبان كيوك دابزي تخواروا لسر حشتربو بيغمر صلى الله عليه وسلم وزوريك لو انا لسب سر حشتربو بن خلق يكيش ببيادة طبعا لبان لجوليك وبيت خواروا زحمته توزيك يعني والله كان سريع خيرار ريا كان بيغمر إخوة صلى الله عليه وسلم رشمي حشتركي او انده هنا بو خريق بو سريع ايدالة بشتي وأي فرمو مسلمان لسر خوتان السكينة آزاري خلق مدن هر كسيك ببيت مايي كشتني كسي بيري لي بكروا وآسان نيه إما خلق يكوا آزان كشتن بس أولا بروح في شكك بيو بنا بعمدن آخر دي براتو أجر شوينك أبي سيارك لتشن لي بخوري تو لبنجال يتخوري لبنجاش داد لي وكشتت وكواي في شكت بيو نابي وبيش زانن هر كسي بكوجي تاوانكي چونه هر كسي بكوجي وكوايا همو خلقي كشت بيه وآياتي قرآن اوه اخوائي تعالى ببينن لقرآني بيروز اخوائي تعالى افرمي من اجل ذلك كتبنا على بني اسرائيل لسورة مائدة آياتي سيدو انه من قتل نفسا بغير نفس او فساد في الارض فكأنما قتل الناس جميعا چي فسادك لو قورتر هي امن آسايشي
کۆمەڵگا و ئابووری وڵات و هەمووی تێک بدەیتە ملێکە بەهۆی لێخوڕینی سیارەکەی خۆتەوە و ببیتە مایەی کوشتنی خەڵک. چی فەسادێکە، چی قەتڵێکە، وەکە وایە هەموو خەڵکی کوشتە بێ. بۆیە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دائما فێرمانەکە ئەفەرمێ مسلمانان عليكم بالرفق لە هەموو کاروبارێکتا لەسەر خۆ بە هي من بە چونکە الرفق ما كان في شيء إلا زانه ومن تزع من شيء إلا شانه. والله نەرمونیانی و لەسەر خۆی لە هەر شتێکا بێ ئەی ڕازێنێتەوە جوانێکاتەوە و لە هەر شتێکا دەری بێنی والله ناشرینێکاتەوە. ئەڵێ من پەلەمە آخر دەی پەلەتە. والله من تەجروبەم کردو خۆشەویستەکانم، من لە 80 ڕۆی مەوسیاری وا هەبووە نازانم لە 120 زیاتر 150 دایە تێلامە بەخێرا ڕۆیشتووە لەوە دوا لە شوێنێکە لە سەیترێکە لە شوێنێکە گەیشتینەوە یەکتری بەم ناڵەکان وتوم پەلەمەکەن ئێس ئەو سیارەیەوە ئەوەنە پەلەپەلێتی و خۆیە کاتە بین ئەو هەموو سیارەیە و ڕوحی ئەو هەموو خەڵکە خەتە خەتەر تەماشاکەن دوای دقەیەکی کە ئەگەین بە یەکتری گەیشتینێتە بە یەکتری با 5 دقە با 10 دقە لێرەوە سلێمانی فەرقکە. آخر برا تۆ خۆ سیارەی ئیسعافی بڵێین نەخۆشێکی خەتەرت پێ پەلەپەل چیتە جاری وایە پەلەتە ئەڕۆی تۆ لە ماڵەدان چی سەیری تەلەڤیزۆنەکەی ئەڕۆی سەیری یاریەکی تۆپتۆپێنەکەی پەلەتە قوڕەکەتە سەر عالەمە لەبەر خاتری شتێکی نازان پەلەی چیتە دەوامت هەیە پەلەتە با تۆزێ سەعاتێ زووتر هەڵسی سەعاتێ زووتر هەڵسە لەسەر خۆ بڕۆ ئازاری خەڵک مەدە بابا ئەمە خوا قبولی ناکە ئەمە خوا پێی ناخۆشە. ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ. ئەم جابرا بە ڕێزەکانم زۆر بمان کاتێ سواری سیارە ئەبینە بێت دوعای لە ماڵ دەرەچیە بێت دوعای لە ماڵ دەرچوون بخوێنی کاتێ سواری سیارە ئەبی دوعای تایبەتی هەیە بسم الله سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون. بسم الله بکە دوعا بخوێنە هەر ئەگەر نەشت زانی هەر دوعا بخوێنی یا ڕەبی خوای بمان پارێزی یا ڕەبی سوپاس دەکەم بۆ ئەم نیعمەتەکە بە منت بەخشیوە. فەحسی سیارەکەت بکە نەوەک شتێک بێ لە سیارەکە تا دوو بێتە مای ئەوەی کەوا خۆت و خەڵکی تریشتیا بچێ کە لە ماڵ دەرەچی بۆ سەفەرەچی دوعای سەفەرمان هەیە بیکە. آخر ئەمانە ضرورن خۆشەویستەکانم بەکەمی مەزانن چەندین جار خوای تەعالا بەهۆی ئەوەوە خەڵکانێک ڕزگارەکە نوێژی بەیانیان بە جەماعەت زۆر گرنگە بۆ کەسانی بۆ سەفەرەچ نوێژی بەیانیان بە جەماعەت چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من صلى الفجر في جماعة فهو في ذمة الله. هەر کەسێ نوێژی بەیانی بە جەماعەت بکە ئەوە ئیتر لە گەردنی خوایە خوای پارێزی تەواوتر خوا خۆیت پارێ خۆی ئەفەرمێ تۆ ئەمانەتی منی. ئەمانە زۆر زەرورن خەڵکێک گوێ نادان گرنگیدان بەوەی کەوا خوێنی مسلمان ماڵی مسلمان حرامە خۆشەویستەکانم. یعنی تۆ نابێ ئازاری هیچ کەسێ بدەیت چجا کوشتنی چ ببیتە مایەی کوشتنی ئەمجا خوێنی خۆت ئیسە تۆ ئەگەر بڵێ من تەنها خۆمم گوێی نادەمی ئەی خۆ تۆ براینە تۆ هیچ ئەندامێک لە ئەندامەکانی لاشەی خۆت مڵکی تۆ نییە بەتەنیا بەڵکو ئەمە هەمووی ئەمانەتی خوایە خوا داوێتێ تۆ. یعنی ئەگەر تۆ چاوی خۆت نەپارێزی خوا محاسەبەتەکە ئەگەر دەستی خۆت نەپارێزی خوا محاسەبەتەکە ئەگەر پێی خۆت نەپارێزی خوا محاسەبەتەکە خۆشەویستەکانم. آخر تۆ ئەگەر عەزیەتی خۆتت دابێ سبەی ئەبێ لەسەر کورسی نوێژ بکەی ئەی لەسەر کورسی نوێژ بکەی ئەمە دروست نییە ئیلا لە حاڵەت زەرورەتانە بێ خوا محاسەبەتەکە ئەگەر خۆت سەبەب بێتی بۆ ئەوە. حتى ئەندامەکانی لاشەی خۆتش ئەمانەتی خوای پەروەردگارن بۆیە ئەبێ ئێمە بیپارێزین خۆشەویستەکانم. داواکارم خوای پەروەردگار بخاتر ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناو جوانەکانی خۆت لەو کەسانە بین کەوا لە ژیانمانە هەردەم هەیە منە بین هەردەم لەسەر خۆوە بین یا ڕەبی لەو کەسانە بین کە پابەند ئەبین بە قورئان و بە سونەتەکانی پێغەمبەرەکەتەوە یا ڕەبی خوایە لەوانە نەبین کەوا یاخی ئەبین لە قورئان و لە سونەتی پێغەمبەرەکەت یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێران لێکردن یا شافی یا الله یا ڕەبی خوایە حاڵی هەموومان بەرەو باشە ببەی یا ڕەبی ڕاز و نیازەکانمان بۆ جێبەجێ بکەیت و خێری دین و دنیای تێ بخەی یا ڕەبی وڵاتمان ئارام بکەی ئەمن و ئاسایشی تیا بەرقەرار بکەی
کاربەدەستانی ساڵح و دادپەروەر بکەی. ئامین ئامین.